ئەو کێشە ئەمنی و ئاڵۆزەی کە لەو ماوەی ڕابردوو هاتە پێشەوە لێرە لە هەولێر بە تایبەتی سەبارەت بە کاک مەلا سەلیم و هەندێک خەڵکی مەوانە حقیقەتەن ئێمە لەگەڵ برادەران باسمان کرد بە تایبەتی لەگەڵ سەرۆکی حکوومەت باسمان کرد کە بەڕاستی ئێمە یەکێک لە گرێیەکانی ئێمە و کێشەکانی ئێمە ئەوەیە کە ئەو تۆمەتانەی کە بە ئاڕاستەی کۆمەڵی ئیسلامی کران و ئەو ئاڵۆزەی کە دروست کرد لەم دوادوایانە لە هەولێر حقیقەتەن ئێمە ئەوە کێشەیە کە پێویستی بە چارەسەر هەیە و ئێمە ئەوە گرێشیش بووە و ڕێگرێکیش بووە لە هەنگاونان بەیەکەوە بۆی کە ئێمە علاقات باش بکەین و علاقات ئاسایی بکەین و کە دیارە هەممان دەزانی علاقات پەیوەندی ئێمە و پارتی لەم قۆناغانەی نزیکدا ئاڵۆزی و ساردێکی تێکەوتوو دیارە بەڵێن دراوە کە ئینشاڵڵا ئەم کێشانە چارەسەر بکرێت ئەم گرفتانە چارەسەر بکرێن بۆیە ئێمە پێمان وایە ئەگەر ئەمە لا ببرێت تەبان و هەڵبژاردنێکی ڕێکوپێک بەڕێوە بچێ بەبێ ئەوەی کە تەزویر بکرێت بەبێ ئەوەی کە فشارێک دروست بکرێمە ئومێد دەکەین کە لە داهاتوودا پەیوەندیەکان باشتریش بێ و ئاساییتر